سڵاتان نەبێ فستیڤاڵی گۆڵ لە نێو کارگەی کللتور پێشوازیتان لێ دەکا بۆ بینینی سەرجەمیارەکانی مۆندیالی 2026 لێرە جگەلەوەی کە خێزانەکان و ئەو کەسانی کە دێنە ئێرە دەتوانن بینەریارەکان بن جگەلەوە دەتوانن لێرە تامی ئەو خواردەمەنی و ئەو خواردنانە بکەن یاخود ئەو شیرینیانە بکەن کە لێرە بۆیان ئامادەکراوە دەتوانن لەگەڵ نۆشکردنی خواردنەکاندا بینەری سەرجەمیارەکانی مۆندیالی 2026 بن لێرە بینەرێکی ئەکجار بە جۆش و خرۆشەوە سەردانی فستیڤاڵی گۆڵ دەکەن دەیانەوێت لەڕێی ئەو شاشە جوانی کە بۆیان ئامادەکراوە و لە کەشێکی ناوەزە و تایبەتە بینەری سەرجەمیارەکان بن ئێمەش چەند میوانێکی فستیڤاڵی گۆڵ دەدوێنین. چۆن بڕیاری یا سەردانی فستیڤاڵی گۆڵ بکەین؟ سەلام تۆ چۆنی؟ وەڵای شوێنێکی زۆر باشە ئەمە دووەم جارێم بۆ ئێرە دوایەوە خۆم لێرە ناژیم بەزیتی بە سەردان هاتوومەتە بۆ ئێرە بەڵام جێگاکە جێگایەکی زۆر بڵێم چی ناوازەیە زۆر باشە زۆر جوانە یاریەکان زۆر جوان پیشانەیە شاشە و سەوت و خەڵکەکە جمهورەکە هەرەمی زۆر باشن یعنی شتێکە باوەڕ پێ نەکراوە. لەکان تا دیارە هەندێری ینی پورتوگالی تا چۆنە پێت خۆشەیانەکەت یاخود هەڵبژاردەکەت ئەم ساڵ جامی جیهانی بەدەست بهێنە؟ وڵی ئەوە خەونی هەمومان خەونی هەموو جمهوری ڕیال مەدریدە خۆم ڕیال مەدریدم کریستیانۆش لەبەر کریستیانە بووم بە جمهوری پورتوگال ئێتری وادارم ئەم ساڵ کاسەکە بەرین لەبەرەوەی ئەوە ئاخری کاسی عالەمە بۆ کریستیانۆ ئێتر بزین چۆنە بێ ئاستی پورتوگالی زۆر باشە ئێتری وادار سیرکردنی یاری لە کەشێکی بەم شێوەیە بەم قەرەباڵخی و جۆش و خۆشی هەندەران چه هەستێ بە بەڕێستانە بەخشە؟ هەستێکی زۆر خۆشمانەیەتێ لەبەرەوەی ئەمە هەموو جارێ ڕوونەیە 4 ساڵ جارێ ڕوەیە ئێتر یادگاری خۆشمانەیە من 2002 کە سێری کاسی عالەمەکرد بەم جۆرە نەبوو هەموو لە تەلەڤیزیۆن سیرمانەکرد بەڵام ئێستا هەمووی ئاوا کۆبێتەوە زۆر خۆشە. ڕاستی وەک هەموو جارێک ئەڵێن کورسات ماڵی هەمووانە بەڕاستی کورسات ماڵی هەمووانە و ماڵەکەی چەنیا واڵا نییە بۆ فەرهەنگ و هونەر و ئەدەبیات واڵای کرد بۆ مۆندیال و واڵای کرد بۆ یاریە تایبەتەکانی مۆندیال و بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لەگەڵ پشتەکانمە هاتین و سەرداری کارگەی جگەرەکەمان کردو کارگەی کولتور تاوکو بتوانین لە نزیکەوە بینەری یاریەکانی مۆندیال بین. هەندێری چ هەڵبژاردەیەکەن؟ من پورتوگالم. پێتان خۆشە بیباتەوە؟ چۆن؟ سڵاوت لەبێ بەخێر بیت. کەشەکە چۆنە لە لای تۆ چۆن بڕیارەیە کە بیتە ئێرە ئەم کەشە تایبەتە چۆنە لە لای بەڕێستا؟ شتێکی زۆر خۆشە دەستخۆشی لە کورساتەکەم شتێکی ئاوایان ڕێک خستووە بۆ بە تایبەتی بۆ ئەوانی هاواداری مۆندیالن شتێکی زۆر جوانە دەستخۆشێکی زۆر گەورەم هەیە بۆیان. بەخێر هاتن لێرە کۆمەڵێک خواردن شیرینی ئامادەکراوە هیچ کام لەوانەتان تاقی کردوەوە یاخود ئەتانەیە بچن تاقی بکەنەوە؟ منیش تاقیم نەکردوەوە بەس خۆشحاڵانە کە هاتم تقریبەن چارێکێک لە ژێم یەکەم یارەکە ڕۆشت بوو کە هاتم گۆڵێکیان کردبووی تروتم شایانی ئەوەیە ئێستا بڕین هەموو خواردنەکان تاقیکەینەوە و ئەو بڕاندانی کە لێرن بتوانین بۆ پەڕی دڵخۆشیەوە خواردنەکانیان پۆشکە گۆڵی خۆمانمان کردووە. بەنیازن لە شەوانی ئایندەدا ڕوو لە فێستیڤاڵی گۆڵ بکەن لە کارگەی کلتور؟ ئەی چۆن بە تایبەتی بۆ یاریەکانی پورتوگالی ئینشەڵڵا سەرەکەوێ بۆ قۆناغەکانی داهاتووش. ئەمەوەکو براندە جوانەکەی شاری سلێمانی سیدسار بێکەری بەژاریمان کردووە لە فستیڤاڵی گۆڵ کە ڕێکخراوە لەلایەن کەناڵی کورتسات کەناڵە جوانەکەی شاری سلێمانی کە هەمیشە پێشەنگ بووە. ئێمە بەرهەمەکانمان زۆرن کە هەمووی بەرهەمی ڕۆژانە و لە هەموو کاتژمێرێک ئەمە بە فرێشی دروستەکەینەوە و بابەتەکانمان زۆرن خواستێکی زۆریان لەسەر لەلایەن هەموو چین و توێژ و تەمەنێکەوە. ئیتر ئەمەش بەرهەمەکانەکە ئێمە ئەرزمان کردووە پێشکەشمان کردووە پیتزای گەرمانەیە ئەتوان بێن تاقیکەنەوە بابەتەکانی تر معجەنات و بابەتی محەلەبی و سارد گەرم و بابەتی کۆفی بەڤەرەجی سارد
مۆهیتۆ و بابەتی ئەنەرژی و ئەمانە هەمی بەردەستندا ئێمە وەرن و تاقیوانکەنەوە لە خزمەتان نابین. باشە ئێوە توگەل لە کارکردن بینەری یاریەکانی مۆندیالیش دەبن؟ باڵێ کەم تا زۆر بەبوونی کارواگەمان لێتی. بەڕاستان هەندێری چاڵبژاردەیەکن. ئێمە وەڵا هەر لە مناڵیوان ڕاتین بەڕازیل زۆر بەمان. من لەگەڵ باوکم و خوشکەکەم هاتووم بۆ ئێرە هەندێری پرتوگالی دووەم جارە بین بۆ ئێرە بەڕاستی شوێنێکی خۆشە هەم بۆی سێری یاری شتی دیابگوی زۆر بەدوم ئێرە. وا بەخێربن تا چەندێک خواردنەکانی ئێرە تاقی کردوێتەوە کۆمەڵە خواردنگە بەشداریان کردووە شیرینی جۆرا و جۆری لێ هیچ کامیانە تاقی کردوێتەوە؟ بەڕاستی خواردنەکانمان تاقی کرێتەوە شیرینی شتەکان زۆر زۆر بەدومان. بەزیجەیەکی زۆر زۆر خۆشی هەیە دەمێکێ بەتەمام هەر لە یەکەم یاریەوە بەتەما بووم بەس من هەندێکی سەرسەختی کریسیانۆم تا ئەم دەقێژ لای من مۆندیال دەستی پێ نەکردو هەتا کریسیانۆ گۆڵ نەکا یعنی حەزم لێ بوو لە یەکەم یاریەوە بێ مەس ئێستا لای من ئێستا دەست پێکا بۆی ئێستا هاتووم بەجددی جەوێکی زۆر زۆر خۆشی هەیە. باشە لە ماڵەوە کاتێک سەیری یاریەکەی چ چێژێکی هەیە کاتێک گەیتە ئێرە لەگەڵ کۆمەڵە کاوڕێ و لەگەڵ ئەم خێزانە جوانانەی کە ئێستا لە فێستیڤاڵی گۆڵن چه هەستێک بە بەڕێستانە بەخشێ؟ بەڵێ بەجددی ئەو تام و چێژەی لێرە هێڵینەوە ساحەکە زۆر زۆر قەرەباڵەکە زۆر خۆشە ڕێگەل ناو ساحەکان تام و چێژێکی زۆر زۆری هەیە. فێستیڤاڵی گۆڵ لە نێو کارگەی کللتوردا سەرجەم خێزان و هاوڕێیانی کۆ کردوێتەوە وەک هەندێک لەو بینەرانەی کە لێرن خۆیان ئاماژە بۆ دەکەن دەڵێن کورسات هەمیشە ماڵی هەمووانە لێرەش دووبارە کورسات لە هەر جەیەک بێ هەموومان پێکەوە کۆ دەکاتەوە لێرە لە نێو کارگەی کللتوردا دەستگای میدیایی کورسات فێستیڤاڵی گۆڵی بۆ ئێوەی خۆشەویست ئامادە کردووە هەموو کاتژمێرەکان کە مۆندیال یاخود یاریەکانی مۆندیالی تیادا پەخش دەکرێت ئێوەی خۆشەویست دەتوانن سەردانی کارگەی کللتور و فێستیڤاڵی گۆڵ بکەن.